بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. أما بعد، فصل لباسي شركاتي هاو بش جاء الشركة هم الشركة هذو كان دروس. وللشركة 5 شرائط بو هاو بشي بو شركاتي لمالك دا 5 مرت هي او اگر للسرتاوه هر كان مالكي بجياهبو ويستيان تيقلي كانوا من الشريك. اما اگر بشريكي لاول واشتيشان ببركود لميراد مثلا يا بيك ولا اول واشتكيان كري تنها مرجي تشوارم وبينزم شرطه لو بينز مرزه هاو بينز مرزه بو حالاتك كهر كان اشتكيان بجياه دانيت يقلي كانوا من الشريك. يكم أن يكون على ناض من الدراهم والدنانير. ناض يعني سكيل يدراو باريل يدراو يعني لسر دراو بي جا درهم بي كالزيو دروز ذكرى والدنانير يا زير بي يا دينار بي كالزير دروز ذكرى. أبو شجاع رحمة الله عليه فرمي والله معتمدي مذهب أويك هرتيق مثلي بي مثلي يعني بترازو بچێشرێ یان بەڕبە بەتەنەکە ئاوا بپێورێ بە جۆرێک یا چ بە تەرازوو بچێشرێ چ بەڕبەیە و تەنەکە و ئەوانە وەکو گەنم دیاری بکرێ و زەبط بکرێ شریکایەتی تێکەڵکردن تێیدا دروستە. ئەوە یەکەم. دووەمیان وأن يتفقا وكو يكتريبن دو مالكا في الجنس والنوع. في الجنس وكو يعني وكو زيرو زير زيو زيو ازمرجي اندازان يكسان بي دشي لمالكا سي بشي من بي يك بشي تو بي لتواري سي من يشي تو. وأن يخلط المالين مالكيان تيكلكن نك شريكين مالي خويشي لاي خويتي مالي من لاي منها نا مالك ما انتقل كردو بجورك حرجيا ناكريتو اواني او يمنا او هي او نا تقل ما انكرت خلاص بو يك مال. وأن يأذن شوارم كقلتمان اگر بيك وشتيشان كري ام شوارم وبينزمي تداشرت شركاتك. وأن يأذن كل واحد منهما لصاحبه في التصرف. كل واحد منهما هريك يعني إذن صاحبها ولكي بدا في التصرف كتصرف بو مالوبكا بكري بفروشي بلام نابي بهيتيان ببي إذن شريككي بقرزيان بزرر بفروشي ببي إذن وابكا هر لبشكي أو حساب ذكري أو زرر هر لبشكي خويدا دبجيري. بينجم وأن يكون الربح والخسران ربح قازان جان والخسران زرريان على قدر المالين بأندازي بشكو ماليان بي لشراكة كده. يعني اگر صدا حفتا و پێنجی هی من بو صدا حفتا و پێنجی قازانج بو منو صدا حفتا و پێنجی زرريش ببر من دكري صدا 25 قازانج بو توي و صدا 25 ببر تو دكري. يعني اگر دو رقمان هي بشريكي حفظ ورقه ونيوي منه كدو ورقيش من قازانج كر حفظ ورقه ونيوي منه قازانج نك بأندازي او كاميان زياتر ايش دكن اوانا يا كاميان ليزانتره حتى لما زبيان نقل علماء او دروس والله لما زبي مدى قازانج زرر ببي اونيا كامل ليزانتره ويا كامل زياتر ايش دكن ببي باركي ببي مالكي انجا دڵێ ولكل واحد منهما بۆ هەر یەکەیان هەیە لە شەریکەکە فەسخها بەتاڵکردنەوە و لێکبوونەوە و لێکجیابوونەوە مەتاشا هەر کات کە ویستی ومەتا ماتە ئەحەدوهما
هەر کات یەکیان مرد یان شێت بوو بەتەڵێت ڕاستەوخۆ شەراکەتەکە هەڵدەوەشێتەوە و لە یەکتری جیا دەبنەوە. ئەنجا لە مەزهەبی ئێمەدا بە پێچەوانەی جمهور بە پێچەوانەی سێ مەزهەبەکەی دیکە شەراکەت بە بەدەن دروست نییە. یعنی دروست نییە بڵێم شێخ ئەحمەد وەرە ئەو لا دیوارەم گرتووە گچکاری بکەم بە 50,000 وەرە پێکەوە دەیکەین بە نیوەی من 25 بۆ تۆ 25 بۆ من. ئەوە لە مەزهەبی مەدا دروست نییە. طبعا لە مفرداتی مەزهەبی مێ ئەو کاتی مەزهەبەک لە قەولێک لە فەرعێکدا خلافی سێ مەزهەبەکەی دیکە دەبێت دڵێن ئەوە مفرداتی ئەو مەزهەبەی. ابن كثير رحمة الله عليه بالتفسير صاحبي تفسير كتابي هي مفردات مذهب شافعي أو مسألاني كشافعي رحمه الله اجتهادي خلاف اجتهادي سي إمام كيدي كي جاي كردوته رحمه الله تعالى. فصل أنت درباري وكالة وشيل قرتن وكالة أويك إنسان يشي دي كرا بسبيري ئیشێ لەو ئیشانەی بۆ بکە کە دەشێ یەکێک لە جیات ئەوەی دیکە بیکە چونکە وەکالەت لە هەموو شتدا ناکری. کەس ناتوانێت نوێژ لە بری زیندوویەک بکە لە بری یەکێکی دیکە بکە. بۆیە وەکالەت لە شتێکدا دەکرێت وەکو زەکات. بڕۆ زەکاتی ماڵەکەم دەربکە بۆ خۆی مەشغوڵە ناتوانێت حساباتی پارەکەی بکە و زەکاتەکەی دەربکە یەکێک ڕادەسپێرێ بڕۆ زەکاتی ماڵەکەم دەربکە بۆ نمونە. یان بڕۆ قوربانیم لە جیات بکە مەسەلەن بڕۆ وەکیلم بە من دەنگم پێی ڕناگا ژنەکەم تەلاق بدە. ئەوانە وەکالەتیان تێدا دەکرێت. کەوابوو ئەبوو شوجاع ڕەحمەتی خوا لێی بدڵێ وكل ما جاز للإنسان التصرف فيه بنفسه هەموو ئەو شتانەی جائزە ئینسان خۆی تەسەڕوفی پێوە بکە خۆی قەرار و قسەی تێدا بکە جازە لەه بۆی جائزە ئەن یوەکیلە وەکیلی تێدا بگرێ ئەو یەتەوەکەلە فیه یان خۆی ببێتە وەکیلێکی دیکە. ئەوانە قسەی بە کولی تەواوە بەڵام هەندێک شاذی شێ لەو قاعیدە. مەثەلەن ژن تەلاقی بەدەست نییە بەڵام ئاساییە پیا و ژنێک بکاتە وەکیلی خۆی کە بچێ ژنەکەی تەلاق بدە. وەکو نمونە خۆ ئەو ژنە بۆتە وەکیلی پیاوەک بۆ ژن تەلاقدان خۆ ژن بۆ خۆی ناتوانێت ژن تەلاق بدە نییە شتیوە. مەبەستم ئەوەیە قسەیە بە کولی تەواوە کە دەڵێ هەرچیەک مرۆڤ بتوانێت خۆی تەسەڕوفی پێوە بکە دەتوانێت وەکیلیشی لێ بگرێ ببێتە وەکیلی یەکی دیکەش. بەس هەندێک شاذیشیە وەکو ئەو نمونەی وەم باس کرد. والوكالة أم وكالية عقد جائز جائز يعني واجب نية أو جائزة برانبر حرام نية برانبر واجبة بو معنايك لسر يعني بيوزني هر طواوي كن كقلتيان فلان شد عقدتي جائزة غالبا فقهاء مبستيان أويك هەر کادویستیان هەر کادیەکیان ویستی دەتوانێت هەڵی وەشێنێتەوە تاوە کاکە کابرای وەکیل لێ دەڵێت تاوا من هیچ کە وەکیل نابووم بۆ خۆت وەکیلێکی دیکە بگرم. یان کابرای موەکیل ئەوەی وەکیلی گرتووە لێ دەڵێ کاکە تاوا هیچ کە وەکالەت بۆ من مەکە و ئەمن یەکەچکە بۆ خۆم دیکەم یا وەکیلێکی دیکە دەبێت. ئەوە مانای ئەوەی عەقد جائز. کەوابوو تەفسیری دەکا یانی چی؟ ولكل منهما هردوچیان وەکیلەکە و موەکیلەکەش وەکیلگرەکەش بۆیان هەیە فەسخها ئەو وەکالەتە هەڵبۆشێنەوە مەتاشا هەر کات ویستی وتەنفەسخ هەر خۆی هەڵدەوەشێتەوە بەبێ کەس هەڵی وەشێنێتەوە بەچی بمەوتی ئەحەدیهما بە مردنی یەکیان یان شێتبوونی. ئینجا والوكيل أمين وكيل أمينة يعني قصي باوري بي دكري فيما يقبضه لو كوري دكري وخاونكي وفيما يصرفه لو يخرجي لكاوشتي بي دكري ولا يضمن كفوتا يا كزرر رويدا لا يضمن طولناك يتسر وكيل إلا بالتفريط
مەگەر کەم تەرخەمی تێدا بکە، وەکو لە دڕندەنەی پارێزێ، لە دزنەی پارێزێ، بیداتە دەستی منداڵ یا تشێ لەو بابەت. واضحە؟ شکالمان نییە؟ باش. ئەنجا دەڵێ ولا يجوز، جائز نییە بۆ وەکیل ئەن يبيع ويشتري، بکڕێ و بفرۆشێ بەبێ ئیزن إلا بثلاثة شرائط. دروست نییە وەکیل شتێ لە ماڵی وەکیلگرەکە بفرۆشێ یا شتێکی بۆ بکڕێ بە ئیزن نەبێ إلا بثلاثة شرائط، مەگەر ئەو سێ مەرجە بێتە دی دەتوانێت بەبێ ئیزنیش بکڕێ و بفرۆشێ. کە ئەو سێ مەرجە نەهاتە دی، یعنی یەک لەو سێ مەرجە نەهاتە دی، دەبێ ئیزن وەرگێ پرس بکە. کەوابوو کە ئەو سێ مەرجە هاتە دی دەتوانێت بەبێ ئیزن بکڕێ و بفرۆشێ. چەند؟ یەک ئەن يبيع بثمن المثل، بکڕێ یا بفرۆشێ بە نرخی هاوێنە. ثەمەن یعنی نرخ، مثل یعنی هاوێنە، یعنی ئەو شتە عادەتەن قابلی چەندێتی، نەک بە زەرەر بفرۆشێ یان بە نرخی زۆر گەورە بکڕێ. دوو وأن يكون نقدا، بە حازر بفرۆشێ، نەک بفرۆشێ و پارە وەرنەگرێ، بە قەرز بفرۆشێ. وأن يكون نقدا، حازر فرۆشتنەکە بە حازر، بە پارەی حازر بفرۆشێ. سێ بنەقدی البەلد، بە دراوی ئەو منطقەی کە فرۆشتەکەی تێدا دەکا بفرۆشێ، بنەقدی البەلد. ئەنجا ئەگەر لە ئاوەدانیەکەدا زیاد لە دراوەک ئیشی پێدەکرا، وەکو دینار و دۆلاری خۆمان، کامەیان زیاتر قازانجی وەکیلگرەکەی تێدا بوو دەبێ بەوە بفرۆشێ. فەرقیان نەبوو بە ئارەزووی خۆی، هیچ جیاوازی نەبوو، هیچیان زیانی بۆ وەکیلگر تێدار نەبوو، بە دینار بفرۆشێ یا بە دۆلار، بە ئارەزووی خۆیەتی بە کامیان نەفرۆشێ. ولا يجوز، هەم بۆ وەکیل جائز نییە ئەن يبيع من نفسه، شت بە خۆی بفرۆشێ. ئێستا شتە هی وەکیلگرەکەیەتی، بڵێ بۆ خۆم دەیکڕم. ئەن يبيع من نفسه، بفرۆشێتە خۆی. تەماشا بکەن، با وەکیلگرەکەش ئیزنی بدا، با بڵێ قەی ناکە بۆ خۆت سعرێکی، چونکە بەشەر بە طەبع ناتوانێت ئینساف پارێزە لەو حاڵ، هەر بەلای خۆیدا دەیشتێنێتەوە عادەتەن بە زۆری. هەم دروست نییە بۆ منداڵێکی گچکەی خۆشی بکڕێ. منداڵێکی گچکەی هەیە، ئەو منداڵە گچکە پارەی هەیە، مامێکی گوتوێتی ئەوە کاکە فڵانمان یەک دەفتەر دۆلار بۆ کاکە فڵان، ئەو پارەی کاکە فڵانە گچکەیە، بالغ نەبووە، دروست نییە بۆ ئەویش. بەڵام دروستە بە برای خۆی بفرۆشێ، دروستە بە بابی بفرۆشێ، دروستە بە منداڵی گەورەی خۆی بفرۆشێ کە دەرچووە و پارەی خۆی هەیە. ولا يقر على موكله إلا بإذنه، دروست نییە و داش نامەزرێ ئیقرار و ئیعترافەک بکە بەسەر وەکیلگرەکەیەوە مەگەر بە ئیزنی ئەو نەبێ. یعنی چی؟ یعنی لە قەزەیەکی کە پەیوەندی بە پارە و پولەوە هەیە، محامیەکی گرتووە لە مەحکەمە وەکیلێتی، وەکیلی من بۆ بڕۆت و کاروبارەکە ڕاپەڕان، محامیەکی گرتووە. ئیعتراف و ئیقراری ئەو محامیە، ئەو پارێزەرە، ئیقراری وەکیلگرەکە نییە. یعنی ئەگەر بڵێ لە بەردەم مەحکەمە بڵێ ئەرە وەڵا قوربان وەکیلگرەکەی من دەفتەرێکی پیاوە قەرزارە، ئەو دەفتەرە بەسەرەوە پیاوەدا نابڕێتەوە، چکە خۆ من ئیقرارم نەکردووە. ئیقراری وەکیلەکەم ئیقرار نییە بەسەر مندا بچەسپێ، دەڵێ مەگەر بە ئیزنی من نەبێ، مەگەر بە ئیزنی من نەبێ. طبعا ئەوە ئەبوو شوجاع ئەوها دەفەرمێ بە ڕەحمەت بێ، معتەمەد ئەوەیە ئەمن ئیزنیشی دەم ئیقراری ئەو ئیقراری من نییە، تا بۆ خۆم ئیقرار نەکەم. ئەمن ئەگەر ئیزنیشی دەم، طبعا تەفسیلێکی زیاتری ئەوە لە کتابی ئەقڵیە دەزاندرێ ئینشاءڵڵا، جارێ هەر ئەوەندە بزانن کە ئەگەر ئیزنیشی دەم ئیقراری وەکیلەکەم لەسەر من نییە. بخلافی ئەوەی ئەبوو شوجاع رحمه الله لێرە هێناوێتی، ئەڵوەدەوەی ئەو هێناوێتی قەولیی مەذهبە، بەڵام معتەمەدی متأخرین نییە.
بڕۆین ماندوو نەبوون باش. فصل ئەنجا باسی ئیقرار دەکەین، ئیعتراف و دان پێداهێنان. چەند ئیعترافکە خۆی بە مافێک بەسەر خۆیەوە، لا مافی خوا بێ یا مافی بەنی ئادەم. ئەبوو شوجاع رحمه الله دەڵێ والمقر به شتە دان پێداهێنراوەکە ئەو شتەی ئەمە ئیعترافی تێدا دەکەین ئیقراری تێدا دەکەین ضربانی دوو جۆرە، یەک لەمانەیە یان حق الله تعالى یان مافی خوایە جل جلاله وەکو دەستبڕین و مثلا حدی زینا و غەیری ئەوە، وحق الآدمي یان حقی ئادەمیە وەکو قەرز. فحق الله تعالى ما في خوا جل جلاله يصح الرجوع فيه جائزة تيدا بقرته بشمان بيته عن الإقرار به لدان بيداهنانكي، يعني خوي بيته بردم محكمة شرعي بلا أمن خيزان دار مو زيناشم كردو بوي دروسة دعاي بشمان مغزو بلا اشتوانية زينام نكردو لكاتي تطبيقي حدكش بشمان بيته دستي لي هالدقرين اگر لكاتي ناجلين لترساب بشمان ونا ما في خوا هسي ما في خوا بجل جلاله حركات بيه دتواني اعترافك يسحب كاتولي بشمان بيته. بقرا علماء مسي مدى فنص النتشه تكون نوعك للستر وخدا بوشين. نووي رحمه الله بنص فرميه كابراك زيناي كيرت خوا جل جلاله داي بوش باشتر اويش خوي دا بوشو قرار نكا ككرديشي پشیمان بوونەوە لەو ئیقرارە هەر سنەتە گەڕانەوەی بۆ سەتر و خۆداپۆشینەکەی جاران. بەڵام دەڵێەوە حق الآدمي ما في بني آدم لا يصح الرجوع فيه عن الإقرار به. دروست نییە گەڕانەوە تێیدا پەشیمان بوونەوە تێیدا دروست نییە، یعنی هەر حسابی بۆ پەشیمان بوونەوەی ناکرێت. ئێمە وتم بەڵێ 100,000 شێخ موسا قەرزارم دوایی هەرچەند بڵم کاکە وانییە قەرزار نیم درۆم کرد 100,000 قەرزاری خلاص. ئەنجا دەڵێ وتفتقر حاجەتی هەیە پێویستی هەیە صحة الإقرار دامەزران و تەواوی ئیقرارەکە بۆی حسابی بۆ بکرێ إلى 3 شرائط سێمەرج. یەک البلوغ خۆ ئیقراری منداڵ حسابی بۆ ناکرێت با هەر بڵێ ئەرە وەڵا ئەو پیاوە هاتە بەر دەرگای ماڵی ئەمە 5 دەفتەری دامێ 5 دەفتەرم وەرگرت حسابی بۆ ناکرێت. والعقل عقلی هەبێ ئیقراری شێت حسابی بۆ ناکرێت. والاختیار ئەو ئیقرارە ئارەزوومەندانە بێ بە ئیختیاری خۆی بێ بە زۆر نەبێ. ئەنجا ئێمە زۆر دێتە پێشمان بە زۆر نەبێ و بە زۆر نەبێ و بە زۆر نەبێ. بەڕێزان بۆ ئەوەی زۆر لێکردن معتەبەر بێ و ببێتە عوزر پێویست ئەو سێمەرجەی تێدا بێ. یەکەمیان یان دوای بکەیت 4 دوای بکەیت 3 وەکو وای داڕژین کە 3 بێ. یەک هەڕەشەی لێ بکە بە ئازارێکی تند و گەورە چ کوشتن بێ یان مەسەلەن زینای لەگەڵ بکە یا زینا لەگەڵ خێزانی بکە یان کەسێکی بکە یا لە منداڵەکەی بدا یا پارەی لێ بستێنێ یا بەندی بکە هەموو ئەوانە هەڕەشەی توندن. نەک بڵێ وەڵا پلاپیتەکە لەو گوپی دەدەم ئەوەی نەکەی خۆی کڕا نییە. ئەوە یەک. دوو بتوانێ هەر ئەو کاتە هەڕەشەکەی جێبەجێ بکە هەر ئەو کاتە هەڕەشە دەربارەی 10 ساڵیکە معتەبەر نییە ئاگاتان لێ یان بڵێ وەڵا ئێستا ئەوە نەکەی ئەمن 10 ساڵیکە ئەوە لێ دەکەم خوا دەزانێت 10 ساڵی کەستە بێ ئەوە ئیکراه نییە ئیکراهێکی معتەبەر بشتوانێ هەر ئەو کاتە هەڕەشەکەی جێبەجێ بکە. یعنی بێدەسەڵاتێک نەبێ هەڕەشە لە پاشای وڵات بکە پاشا بڵێ وەڵا مادام دیکەم چکۆم زۆر لێکراوە. یان کابوو سێیەم کە هەر لەو دووەمەوە فێر دەبین سێمیان ئەو نەتوانێ خۆی لەو هەڕەشەی بپارێزێ. ئەگەر ئەو توانی خۆی لەو هەڕەشەی بپارێزێ ئەوە ئیکراه نییە. کەوا بوو ئەگەر هەڕەشەی لێ کرد بە ئازاریی تند دەیشی توانی هەر ئەو کاتە
جێبەجێ بکاو ئەویش توانای خۆپاراستنی نەبوو ئەوە ئیکراها ئەو ئیکراها عزرە بۆ ئینسان بۆی لێرە دەڵێ کابرا پێویستە بە اختیار و هەڵبژاردننی خۆی ئەو ئیقرارە بکە دەڵێەوە ئینکانە بیمالین ئەگەر پەیوەندیشی بە پارەوە هەبوو ئەو دان پێداهێنانەوەکو بڵێ ئەوەندەی فڵانم لەلایە بۆ نمونە اعتبر فيه شرط رابع مەرجی چوارەمیشی تێدا دەگیرێ وهو الرشد سالاری و عقل تەواوی ینی سەفیه نەبێ ئەو سەفیهە کە لە حەجر باسمان کرد پارە بە فیڕۆ بدە ینی سەفیهێک نەبێ کە حەجری لەسەردانرا بێ چونکە ئەگەر بیرتان باسمان کرد وان کە سەفیه حەجری لەسەردانرا بەو قەیدە کە سەفیه حەجری لەسەردانرا ئیقراری لەو شتەدا قبوڵ ناکرێت کە پەیوەندی بە پارەوە هەیە ئەنجا ئاگاتان لێبێ دەڵەوە ئیذا ئەقڕ بمەجهول ئەگەر ئیقراری کرد دان پێداهێنانی کرد بەس بە شتێکی مەجهول وتی وەڵڵاهی هێندیشی کاک ئەحمەد قەرزارم ئەقڕە ستا ئیقراری کرد بەڵام بمەجهولی شتیشی نەزاندراو رجع إليه في بيانه هەر بۆ خۆی دەگەڕێینەوە بۆ بەیانی ئەو شتە نەنگ بڵێن کاک ئەحمەد ئەوە گوتوێتی هەندێکی قەرزانم چەندە بڵێ 20 ملیۆنە تەوا 20 ملیۆنە نا شتیوانی چێ ئیقراری کردووە هەر بۆ خۆی دەگەڕێنەوە ئەنجا لە دیاریکردنی ڕێژەکە زۆریشی لێ بکەین ئاسایی ئاگاتان لێ مادام خودی ئیقرارەکەی بە ئارەزووی خۆی بووە ئاساییە زۆری لێ بکەین و تۆزێکی بند بکەین بۆ ئەوی ڕێژەکەی بڵێ چکە ئەسڵی ئیقرارەکە بە اختیاری خۆی بوو لە ئەسڵی ئیقرارەکە کەس زۆری لێ نەکرد واضحە مەشایخ دەڵێ ويصح الاستثناء في الإقرار هەڵەواردن استثناء جیاکردنەوە لە ئیقراردا دروستە إذا وصله به بەمەرجێک هەر هەڵاواردنەکە ڕێک بە ئیقرارەکەەوە بلچێنێ یعنی بڵێ چی بڵێ 100 وەرەقەی کاک ئەحمەد قەرزارم 20 وەرەقە نەبێ یعنی 80 ئەمما ئەگەر پاش ئەوەی بێدەنگ بوو مەوزوع گۆڕدرا یا دوای بێدەنگی زۆر بڵێ وەڵا 100 وەرەقە نییە 80ە دروست نییە چۆ بڵێ ئیستیثناءت کرد بەس بە ئیقرارەکەتەوە نەلکات ئەو مەوزوع گۆڕدرا یان نیو ساعاتە بێدەنگ بووی بە قوربان وهو إقرار في حال الصحة والمرض سواء كاتي السلامة وكاتي نخوشي وەکو یەکە يعني چی ئەمە گوتمان نەخۆشە کە ترسی مردنمان لێ هەبێ یەک لە سەرسەی ماڵەکەی تەسەڕف پێوە دەکەن ئیقرار وان نییە ئیقراری زەمانی نەخۆشی وەکو ئیقراری زەمانی سەلامەتی وایە یعنی ئەگەر پیاوەک لە دنیاە دەفتەری هەبێ لە کاتی نەخۆشیێکی تند ئیقرار بکا کە دەفتەری کاک فڵان قەردارم دەفتەری کاک فڵان قەرزارە هەموو ماڵەکەی دەدێتە کاک فڵان کەس ئیقراری کاتی نەخۆشی وەکو ئیقراری کاتی سەلامەتی وایە طبعا يعني ئەگەر ئەوە وەقتی قەیدی عەقڵمان لە سەرێدانە بۆ هەموو ئیقرار کە بەشی ئەوە نەخۆش نەبێت کە ئاگای لێ نەبێت دەڵێ فصل دەربارەی عاریە جا عاریەت بە شەدەی یاءەکەیش و بە تەخفیفیش عاریە العاریە یەک شتە یعنی شتێک بداتە یەکێک بۆی بەکاری بێنێ و دوایی بیداتەوە کاکە پەردەی دادەکوتین دڕێلەکەمان بدەنێ بەکاری دەهێنین و دەتان دەینەوە ئەوە عاریە وكل ما يمكن الانتفاع به هەرچیەک بگونجێ سوودی لێ وەربگیرێ سوودبینینێکی حەڵاڵ مع بقاء عينه خودی شتەکەش بمێنێتەوە عینی شتەکە بمێنێتەوە دوای بەکارهێنان یعنی وەکو مۆم نەبێ ئێمە کە بەکارهێنان ناتوانێ بیاتەوە یا بەفر نەبێ بڵێ ئاوەکەی پێ سارد دەکەینەوە دەتوێتەوە ئەوە باڵێن بە پیاوەتی و بەخێر دەدریا دەفرۆشترێت ئەمما نابێت لەفزی عاریەی بۆ بەکاربێنی دوایە بۆتان دەهێنینەوە چ دەهێننەوە کەوابوو بگونجێ سوودی لێ وەربگیرێ
وكل ما يمكن الانتفاع به مع بقاء عينه خدي اشتكش بمينيتوا وەکو درێلەکە کە پەردەکەمان پێداکەوە درێلەکە دەبینەوە جازت إعارته جائزة بدري لعارية دا بدريته كتشديكا إذا كانت منافعه آثارا أجر منافع السودي أوشتا أثر بي الشوينوار بي مادة وتنبي أو بشجع هذا رحمه الله يعني سامع أو دريلة من هنا بس إيشي بيدكين منفعتك ما نقول كبكار هناني أوشتا بو إيش شديكا يعني لسر أو قصيبة دروزني أمن بلهم ها أو مرة عارية بيه شيركي بأخذ بكاربينا تسكو الشيركة عينة مادية تنا قصكي أبو شجاع رحمه الله وادقيني كالسودي شليه والبرجيري إيش شي فيه بكري إيش شي فيه بكري أرزي شي فيه بتشلدري سيارة سفري شي فيه بكري دريلي فدي شي فيه الواسري اشتلو قابت بلام أو معتمد نية معتمدي مذهب أويا آسايا عارية منفعتك عينك شبيه يعني آسايا بلا أو مرد بالا بي با عارية بي بخواستن بالاد بي سود لشيركي زاندرا انجا ضلوا وتجوز العارية عارية جائزة مطلقة ببي داناني ماو بما عندني فرمو بس آقاتان لي كماوي بو دانندرا اوشت اصلوي يك جار بكار دهندري بو جاري دوم دبي برس بكيو بارديش بدادوتين مثلا انا بهيت من قيد بهيت من نبستو قلت من بما عندني اصلوي يك بكار هناني بيرك بو جاري دوم دبي برس بكيو ضلي ومقيدة بمدة درستي شبه ماويك ببستريته يعني كاكا مانجا بماندني روش بماندني هفتي بماندني يا بردكي بيهل دواسي كابو هر لو ماوي بوي هي بكاري بيني انجا طبعا لبروي اول بابلين ود جهتي خير واوي باريك بلا برامبرنيه هر كادويستيان دتوان هلي بوشين يعني مثلا هتاي يچي نو امرو مانجي شاشاتا يچي نو اوش تمام دني كابراي صاحب شد دتوان يچي حفله والله كاكا بو خو مانيش مان بيب مان دنو شو خو كري ورنقت وبرامبري كابراي معيريش كابراي مستعيريش كابراي شد ورقريش دتوان بيش مانجينوس بيبات والله قول مانيش مان بينا ما بخوت ضلا وهي مضمونة تولي لسر على المستعير لسر كابري مستعير كابري وري قرتوا خواستويتي إيشي شيكك بفوتي تولي لسر طبعا تفصيل الشي هي برزة هر عاريك لكاتي بكار هنانيشي إزنداوي عادتي خلالي تبكي تولي لسر كابري مستعير نية أو يوري قرتو لكاتي بكار هنانيش إزندراوي عادتي يعني شي لكاتي بكار هنان بفوتي يعني أقر شويلة مالي ما دزدزي تولي لسا لكاتي بكار هنان بفوتي لكاتي بكار هنانيشي إزندراو دا بفوتي يعني او سيارة ما ورد السفريش في دكين اي اگر بار مان لي بار بكردو دو تاي تقي اما اذن ما بينا داي باري في باركي كاك اما اذن ما داي سفري في بكي كابو دو تاي لسوي توي تاچكي عادتيش بي او بكارنا انا عادتي بي يعني نك زياد لبيويس بكاري بيني كابو اگر لكاتي بكار هناني شي إذن دراوي عادتيا نفوتا تولي لسر مستعير نية كيق لو خالانا نهات دي تولي لسر سن طول بدام
ئەگەر ئەو شتە فەوتا هەرفەوتا بقیمەتیها یەومە تەلەفیها، ڕۆژی تەلەف و فەوتانی قیمەتی چەند بوو ئەوەندە ڕۆژی فەوتانەکەی. ما ئەوەندە بەس بێ ئینشاء الله. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك.